اوكي دەزانم ئۆکەی چەندین هەفتەیە ڤیددیۆم نییە یەک دوو ڤیددیۆم هەیە بەڵام دوو چاوم دەرنێتەوە ئەو کارەکەشی بۆ چەند شتێکی دەگرێتەوە ئۆکەی هادەبنەوە دانیشتن ئێستا لە بەتان بازاکەم بە کورتی جگە لەوەش بەرنامەی سفرێک ژیدی چەند ڕۆژەکە دواکەوتی ڕۆژان شەمە حالێن یەک شەم لەسەر دووشەمی ئۆکەی دەزانم گلەیتان زۆرە کۆمنت زۆرە سوپاسی هەرەمان دەکەم بەڵام مەجاالم پێ بدەن خۆم شەڕەکەم ئۆکەی سەرتا یەک دوو هەفتە پێشێستا تقریبا مانگ پێشێستا بەتەما بووم ژوورەکەی خۆم کە یەک سەبا نەکریتمە یەک ژووری گەورە بەتەمای تعمیرکردنەوەی بووم ئۆکەی وتم ستودیۆکەمان دەپێویستە بگۆڕین هەندێک تاخموشت هەیە پێویستە بیگۆڕم حەزم لە باگراوندێکی نوێ بوو حەزم لە باگراوندێک بوو تۆزێک بوعدی هەبی پێویستە یعنی بەڕاستی پێویستە زوو ستودیۆ ئەپدەیت بکەینەوە بەڕاستی بەڵام لەبەرەوەی ستودیۆکەی پێشترێم بە شێوە لە شێوەکان زۆر پرۆفشناڵ نەبوو بوعدی نەبوو تەنیا دیوارێک بوو و هیچ کە نەبوو سو پێویستم بە ستودیۆیەک بوو کەەوە باگراوندێک بوو تۆزەشتی هێشتا ئەوەش تەواو نییە ئۆکەی ئەوکەش work in progress ئەوە زۆشتی مایە ئەوە لایتی LED مایە ئەشێمە ناویدانم سو پلانم داناوتم ستودیۆکەی دەگۆڕم و ئەو شتانە خەریک بووم یعنی بەتەما بووم بەڵام ویستم بە شێوازێک بیکەم کەوا ستودیۆکەی خۆم ئێستا کە هەم بوو ئەو کاتی ڕانەوەستی لەبەرەوەی یەک ڕۆژ سێتەپی لێکەوە پێویست بە 4 ڕۆژێ بۆی سێتەپ دانێەوە چکە بەڕاستی کارە ساتە دارانی دوو شاشە پلیستیشن و ئەکسبۆکس و کۆمپیوتەر و هەمە کێبڵات و مێبڵات و ئینتەرنێت و زۆرە چ ڕوویدا باپیرم وەفاتی کرد والی خۆشببی چەند ڕۆژەکی ویست ئەو تازێ تەرتیبات شتەکان نەک بەس باپیرم دوو کەس لە عایلەی مەلێک کات کۆسی دوای کرد زۆری پێچ ستودیۆشم تقریبان لەسەر تێکدانی بووم ویستم دەست پێ بکەم لە پاش تازیەی چەند ڕۆژەکی ویستم دەست پێ بکەم ئەشیەکانی خۆم لێک کردەوە تاخمی نوێم دانا خەریک بووم ئەو پلاستیکە لە دیواری بدەم پلاستیکەشم کڕی بەڵام پێشەوە بیبەستم خۆشەویستە چیتیکە لە عایلەمان کۆچی دوای کرد خەریکێ و تازەی بوونە بۆ 2 هەفتە بە 2 هەفتەی بۆ 3 هەفتە هەر زۆری خەیان ڕۆژێک پێش ڕەمەزان ویستم بیبەستم نەمانتوانی و تقریبا یەکەم ڕۆژ ڕەمەزانێ من ئەو هەموو گارەگارم بەستایە و ڕەفەیەم لە بۆ هاتەوە خەریکی تعمیرکردنەوەی ژوورەکەی بوو وەختێکی زۆری پێچەوە دوێنێش هەر ویستم ڤیدیۆ بکەم بەڵام ئەوەندە هیلاک بووم لەگەڵ بەستانەوەی ئەشیا شتەکان و تەرتیبات و دانان و هێشتا زۆر شنمایە مەسەڵەن ئێستا دەبینن وا خوارێت زۆر دیار نەرێکوانە بەڵام شاریتمەوە بەڵام هێشتا ئیژمایە یعنی ئەو ڕەفانە نابێ و هابی پێویستشتی باشترین لەناو دابنێم LED لەناو دابنێم و پیانۆیەکە هیچ جێک نەبووەوە دامنایە وتم بازارە بە شوێنەکە پڕتەوە لە بۆ ڤیدیۆیەکی مهم ئەوەیەکەوە ئەم سەلامەتم ئەنگۆ سەلامەتین هەمومان سەلامەتین دڵخۆشین مانج ڕەمەزانتان لە پیرۆزبی هاوڕێنی زۆر خۆشەویستم یەکجار خۆش دڵخۆشم بە هاتنی مانج ڕەمەزانی پیرۆز ئینشاءالله هەوڵ دەدەم هەموو شەوێک ڤیدیۆم هەبی هەموو شەوێش نەبی دوو شەو جارێک وعدتان پێ دەم نەو پاش ڤیدیۆ هەبی کواڵیتی بەرزکەن چکە مەبەستی من تەنیا بەرزکردنەوەی کواڵەتە بەڕاستی وەکو دەبینن هەم لەگەر دەنگ بی واگە سڕۆشی لەگەڵ بی مەبەستی من تەنیا ئەوەیە کواڵەتی ڤیدیۆ بەرز بکەینەوە بگەینە ئاستێکی دیکە خۆشەویستی ئێوە بۆ من هەموو ڕێزگرتنی من لە بۆ ئێوە لە بۆ من ئێوە لە بۆ چناڵەکە هەموو شتێکە هیوادارم خزمەتتان بکەم ئێوەش تام و چێش لە ڤیدیۆکان وەگرن زانیاری ببەخشین بەڕاستی ئەوە گرنگترین شتە لام زۆر سپاسی خۆشەویستی نامەکانتان تەلەفۆنەکانتان هەر هەموو کۆمنتەکانتان هەموو شتێکتان دەکەم چاویەکە بێکەتان ماز دەکەم ئینشاءالله بەڵی هەمووان دەبێت لە یەک دوو ئەڵقەی ڕابردووی بەرنامە سفەرژی ڕێکلام لە بۆ چەناڵش کرد بە ناوی تاسان کەوتم بەڵێنی داوە پشتی باشمان پێشۆشکە لەو هەفتەیەش حەز دەکەم ڕێکلامی لە بۆ بکەم وەروە $10 دەکاتە دیاری لە بۆ ئێوەی خۆشەویست و هەر کەسێک بچی لایکی ڤیدیۆیەکە کە لە دیسکریپشن دامنەیە و سەیری ڤیدیۆیەکە بکە لایک بکە سبسکرایبی چناڵەکەی بکە لە کۆمنت بنووسی لەلایەن ژیرەوە هاتم هەفتەی داهاتوو ئینشاڵڵە یەکێک لە ئەوەی خۆشەویست دەبتە خاوەنی $10 لە بەرنامە سفرژیری ئاشای دەکەن چێ $10 بەڵام بۆ ئەو کەسانێک کە تەنیا لایک سبسکرایب وەروەها سەیری ڤیدیۆیەکەی کاکە تاسان بکەن چناڵەکەی زۆر سانجات شەوانندەك ڤیدیۆی کەمی هەیە بەڵام و خەریکە کواڵەتی چناڵەکەی بەرز دەکاتەوە دەستپێکە چی باشە حەز دەکەم پشتگیری بکەن وەروە ئێوەش $10 ببەنەوە گەورەترین ئەو یاریانەی کە لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە چەند یاریەکمان هەیە بەڕاستی ژمارەیان زۆر نییە بەڵام هەندێک شتی سوپرایز تێدا کە لەو هەفتەیە بەردەست دەبێت بۆ ئێوەی خۆشەویست یەکەم یاری کە باسی بکەم یاری لەگۆ ستار وارز سکایواکر ساگا یەکێکە لەو یارانەی کە من داوەکوست یاریەکانی لێگۆ زۆر ئاشنا نیمە بەڵام ستار وارز سکایواکر ساگا شتێکی سەرنجڕاکێشە لەبەرەوەی باسی هەر نۆ فیلمی یاخود ڕووداوەکانی هەر نۆ فیلم کە پێدەوترێت ساگا 3 فیلم تریلۆجی 6 فیلم لە شەشی لە بۆ نۆ دەتوانین بڵێ ساگایەکە نۆ فیلمی تێدا نۆ چیرۆکی جیاوازی ناو دنیا ستار وارز دەجێتەوە هەموو کارکتەرەکان هەموو چرکە ساتە گرنگەکان لە ئەڵلقەی یەکەم یاخود ئەپیسۆدی یەکەم بەشی یەکەم تا ئەپیسۆدی 9 شتی سەرنجڕاکێشی تێدایە و لە هەموو پلاتفۆرمەکان لەو هەفتەیە بەردەست دەبی ئەو کەسانی حەزیان لە ستار وارزە چاوتان لەسەر یاریێکی دیکەش لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە بە ناوی Chrono Cross The Radical Dreamers Edition یاریێکی ریماستەرە کات خۆی ئەو یاریە بەناو بانگ بۆ شێرشێوەکان بەڵام ئێستا ئەو ناوبانجەی تقریبان زۆر کەمە هەرچەندە خەڵک ئەو کەڵقی کە کۆنن گەیمەری کۆنن
لە جیهان نەک لە کوردستان لە کوردستان یاری بەناوبانگ نیە بەڵام لە جیهان زۆر بەناوبانگە ئێستا ڤێرژنی ڕیماستەر لەو هەفتەیە بەردەست دەبی وا بە شێوەیەکی سیر کا من ناگاشم لێ نەبوو لەو هەفتەیە چی یاریێک بڵاو دەبتەوە گادفۆڵ یەکەم یاری ئەکسکلوسیڤی کۆنسۆلی پلیستیشن 5 لەو هەفتەیە لەسەر ئەکسبۆکس بەردەست دەبی یەکەم جارە ببینم ئەو یارانەی کە تایبەتن بە پلیستیشن 5 بە تایبەتی ئەکسکلوسیڤی ساڵی یەکەم لەسەر ئەکسبۆکسی بەردەست دەبی زۆربەی ئەو یاریانەی کە پلیستیشن تایم ئەکسکلوسیڤی کردیە وا خێر بەرەبەرە دێتە ناو ئەکسبۆکسی بەڵام ئەوم پێسەی دەکە ئەو یاری ڕاستەخۆ ناستە ناو گەیم پاسی تاوەکو ئێستا ئاشانە کریا کە دەستە ناو گەیم پاسی تاوامنەوە ڤیدیۆی تۆمار دەکەم لەوانەیە بڕیارەکە بگورتی بەڵام ناستە ناو گەیم پاسی تاوەکو ئێستا من پێ باش بوو ئەو یاری ڕاستەخۆ بچوو بە ناو گەیم پاسی لەبەرەوەی باوەڕ ناکەم گەیمەرێکی زۆر پارە بەو یاری بدە لەبەرەوەی یارێکی زۆر سەرکەوتوو نیە یارێکی زۆر ناجح نییە وا گەیمەریش بەگشتی و یاریان خۆش نایە و پلیستیشن چەند مانگ پێشتا ڤێرژنی ئۆنلاینەکەی کردە PS Plus گادفۆڵ دەستە ئەکسبۆکسی خەبارێکی گەورە بیگچکەبی میم دەی بزانێ ئاگال بێ ئەو کەسانی حەزیان لەو یاریە بزانام لە کوردستان هەوادارێکی زۆری هەیە Hello Neighbor 2 لەو هەفتەیە ڤێرژنی تاقیکاریەکە یاخود بێتایەکەی لەسەر پلیستیشن 4 و پلیستیشن 5 بە شێوەیەکی تاقیکاری بەردەست دەبێت تاوەکو ئێستا معلوماتمان نیە لەسەرەوەی کەوا تاقیکاریە بە بەلاش دەبی یاخود بپارە دەبێت تاوەکو ئێستا بنەوە ڤیدیۆ تۆمار دەکەم زۆر هەڵمدا بزانم ئایا بەردەستە یا هێشتا بەردەست نەبوو لە پلیستیشن ستۆر ئەو ڤێرژنێک کە بەردەست خرایە بێتایەکەیە بێتایەکە بەپارە دەبی بۆ کەسانی کە پریۆردەریان کردی یاخودنا هێشتا معلومات نەسەری نییە لە هەفتەی داهاتوو باسی دەکەم ئینشاءالله یاریێکی دیکەش لە بۆ سویچی بەردەست دەبی لەو هەفتەیە کە ئەویش ڤێرژنێکی ڕیمەیکە بە ناوی The House of the Dead Remake یارێکی کۆنە تاقیکارە شوتەرە زۆمبیە لەسەر سویچی بەردەست دەبی ئێستا هەواڵی سویچمان زیاد کردە بەرەوەی سویچەکەم زۆر خۆش ڤیدیۆشی وال بۆم زوانە باڵ دەکەم ئۆکێ گەورەترین هەواڵ لە ماوەی دوو هەفتەی ڕابردوو بە باسی ئەوەی بکەنکەوە سۆنی پلیستیشن پلسی نوێ کردەوە ناتوانین بڵین گەیم پاسی سۆنی نەو پاش لەبەرەوەی گەیم پاس نییە کە لە ڤیدیۆ ڕابردوو زیاتر باسم کرد چی تێدایە و سێدانە سێ تیەری تێدایە پلیستیشن پلس دەبتە سێ باش واتە پلیستیشن پلسە زیادی دەخرێتە سەری شتی دەخرێتە سەری واتە نابتە خزمەتگوزارێکی دیکە نابتە گەیم پاس بەڵکو پلیستیشن پلس لەگە پلیستیشن ناو دەبتە یەک دانە و بەبتە براندی پلیستیشن پلس سێ زۆرمان هەیە زۆری یەکەم پلیستیشن پلس ئیسنشەڵە ماعنێک وچی پلیستیشن پلسی ئاساییە مانگانە $10 ساڵی $6 کە مانجێ دەکات $5 پێم وایشتێکی باشە خراپ نییە مانجێ دو یاری سێ یاری وەردەگری لەگەڵ هەندێک دیسکاونت لە پلیستیشن ستۆر وە لە ڕێگەیەوە ئۆنلاین یاردەکەی ئەوەشتەی نوێ نییە هەیتمان چەند ساڵە بەکاردێنین پلیستیشن پلس ئەکسترامان هەیە ئەویان ساڵانە $100 کاتە مانگانە دەکات $8 و شتێک مانگانەشەکە مانگ بیکەی بە $15 نرخی تۆزە گرانە مانگانە بەڵام ساڵانە هەرزانڕ لەسەر ڕادەوەستی پلیستیشن پلس ئەکسترا چی تێدایە نزیکی 400 یاری پلیستیشن 4 و پلیستیشن 5 تێدایە بەڵام بزەبت نازانین زارە یاریەکان چیە چەند گەورەیە چەند بچووکە سۆنی دەڵێ لە ڕۆژ یەکەم یاریەکان ناخینە نای واتەوەکو گەیم پاس نابێت دەڵێ یاری ئەکسکلوسیڤی خۆمان ناخینە نای بەڵام ئەکسکلوسیڤی ثرد پارتی لەوانەیە لەبەر Shadow Warrior 3 لە چەند هەفتەی ڕابردوو خرایە پلیستیشن ناو کە یاریشی تەواو نوێ بوو چۆن پلیستیشن ناو لە ڕێگەی بڵاو کرایەوە کاتە سۆنی لەوانەیە عقدێک لەگەڵ کۆمپانیای چی بکە تۆ چەند جاری دیکەش بینیمان لۆنمە Oddworld Soulstorm یارێکی گچکە نییە یارێکی گەورەش نییە مام ناوەندە لە ڕۆژ یەکەم خرایە پلیستیشن پلسی یارێکی ثرد پارتیە لەوانەیە یاری گەورەی ثرد پارتی جارجارە بخرێتە ناو پلیستیشن پلس ئەکسترای بەڵام چاوەڕوانی ئەوەی مەبنکەوە سۆنی یاریەکان تایبەتەکانی خۆی بخاتە ناوی ئیسێمان هەیە بە $120 ساڵانە مانجێ دەکات $10 و مانگانە ئەگەر سبسکرایبکەی بە $8 کە مانگانە یەکجار گرانە بەڵام ساڵانە بیکەی بە $120 دەدەی مانجێ دەکاتە $10 کە پێم وایە ئەوە ئەگە بێت و سبسکرایبەرێکی مانگانەی وەک خۆمی هەموو مانجێ هەدبی یاخود ساڵانە هەدبی $120 نرخەکی خراپ نییە لەبەرەوەی پلیستیشن پلس پریمیەمەکە نزیکی زیاتر لە 700 یاری تاوەکو 1100 یاریش دەڕوا تێدایە لەبەرەوەی پلیستیشن ناو ڕاستە خۆ دەستە ناوی بەڵام پلیستیشن ناو ئێستا حالیان 1000 یاری تێدایە 1000 یاری وی ئەکستراکەش 400 یاری تێدانی دەگاتە 1000 شتێکی بەڵام سۆنی دەڵێ 700 لەبەرەوەی کاتێک کە ئەوانە دەستە ناوی هەندێک یاری کەم دەکات بێگومان هەندێک یاری دووبارە داخرێتەوە ناوی پریمیەمەکە یاریەکانی پلی 1 و پلی 2 پلی 3 و پلی 4 تێدای لەگە پلی 5 بەڵام پلی 3 کە تەنیا ستریمە دەنگۆ هەیە لەو هەفتەیە دەڵێن سۆنی خەریکی ئیمیلیتەرێکی تایبەت بەخۆیتی بە سۆفتوێر بەردەستی خەلەوە پلیستیشن 5 بتوانانی یاریەکانی پلیستیشن 3 بەشەوەی ئیمیلیت بتوانین داونلۆد بکەیت ئەگەر تەنیا دەبی ستریم بکەی بەشەوەی ئینتەرنێتی بەڵام پلی 1 و پلی 2 و PSP و PS5 و PS4 ئەوانە هەمووی تاین داونلۆدیان بکەیت پریمیەمەکە من وەک خۆم پریمیەمەکە دەکڕم لەبەرەوەی زیاتر لە 700 یاری دەداتێ یاری کلاسیکەکانی شت داتی و جیم ڕایان سەرۆکی پلیستیشن دەڵێ یاری کلاسیکەکان لەسەر پلیستیشن 4 و 5 زۆر بە جوانی کار دەکەن دە فول سکرین لەوانێت تۆزێک ڤیژوەڵ ئینهانسی ببین واتە تۆزێک یاریەکان پاکتر بکرێنەوە بەڵام چاوەڕوانی ئەوەی بمن فرێم ڕێیتیان بەرز بکرێتەوە یا خوشتێ لە شتەکان بەڵام نرخیان خراپ نییە
تەمشا ڕاستە گەیم پاس لە ڕۆی باشترە کە day 1 ڕلیسی تێدا ڕۆژ یەکەم یاری گەوری تێدا بەڵام دەی بۆ فکرکردنەوە مە ساڵانە چەند یاری دەکڕین منە خۆم کە هەم مانگانە پارە بۆ شتانە دەدەم باشە گەیم پاسم هەیە پلسم هەیە ناوم هەیە هەم مانجی هەیتی بۆ شتانە لە بۆ من PS ناو PS پلس بکرێتە یەک لە بۆ من شتێکی باشە لەبەرێ بە 120 دلاری ساڵانە مانجی دەکات $10 چۆن مانگانە لەسەر خۆم حساب بکەم دەکات $10 ئۆکێ $10 دەدەم مانگانە زیاتر لە 700 یاری وەردەگرم لەوانەیە وا بکە یاری کۆنەکان هیچی دیکە نەکڕم هەندێک یاری هەیە دیسکانت بە دەکرێت واز لەوانە دەینم یارێک نوێیەکان یاری نوێسیم ئەو پڕی 6 مانگ جارێک دو یاریمان هەیە ئەو یاریان پێویستە من وەک خۆم پێویستە بیان کڕم ئەگەر حەزم لەیان بی یارەکە بە ئۆنلاین دەکڕم ببتە هی خۆم بەڵام ئەگەر لام ئاسایی بی بە دیسک تێکڕم دووبارە دەیفرۆشمەوە سو لە بۆ گەیمەرە وەکو من شتێکی ئاساییە بەڵام ئەگەر چاڕوانی سۆنی یاریەکان لە ڕۆژ یەکەم بخاتە ناو ختمزاری نەخێر بەڵام جیم ڕایەن سەرۆکی کۆمپانیای پلیستیشنی وتی ئەوکەی لەوانەیە لە داهاتوو تۆزێک پلانەکانمان بگۆڕن واتە دەرگایەکەی دانەخست لەوانێ ڕۆژ لە ڕۆژان پلیستیشن یاریەکانی خۆی بخاتە ناو ئەو سیستمەی هۆکارەکەی چییە کە نایخانە ناوی جیم ڕایەن دەڵێ لە بۆمە سەرکەوتو نابی لەبەرەوەی ئەمە نامانێت پارەی بدۆڕێن ئەم بەزە بە قسەی دەکات نامانێت پارەی بدۆڕێن مایکرۆسۆفت پارە لەدەست دەدا بەڵام مایکرۆسۆفت جێلێ نییە لەبەرەوەی پارەیەکی زۆریان هەیە ینی ئەوان دەتوانن پارە بسووتێنن بەڵام سۆنی ناتوانانی پارە بسووتێنین لەبەر سۆنی کۆمپانیایکی بچووکترە مایکرۆسۆفت تاوەکو ئێستا قازانجی گەورەی لە گەیم پاسی نەکردێت تەنانەت تام 3 مانگ 4 مانگ پێشستا بە فەرمی ڕاگەیاندووکەوە گەیم پاس پارە لەدەست دەدا لەوەی پارە لە بۆ کۆمپانیا مایکرۆسۆفتی زیاد کە بەڵام ئەوان چاویان لە داهاتووە دانەوێت ڤێرژنێک دروست بکەن لە داهاتوو قازانجی لێ بکەن و لێی بەحەسێنەوە کاتە کە ژماری سابسکرایبەرەکانیان لە 25 میلیۆن تا 25 میلیۆن بگەنە 50 و 100 ئەوانە زۆرترین گەیمەر بخەنن زۆرترین خەڵک بخەنە ناو دنیا گەیمەڕی گەیم پاسەوە بەڵام سۆنی پلێر بیسەکەی هەیە تاکەشت سۆنی کە پێویستە بیکە کۆکردنەوەی پارەیەکی زیاتر لە بۆ کۆمپانیای سۆنی نەک پارە لەدەست بدات لەبەرەوەی لە کۆتایی ڕۆژەکەی هاوڕێیان مایکرۆسۆفت بیت سۆنی بی پارەیان دەوێت ئەگە پارە نەبی ناتوان یاری دروستکە سۆنی دەڵێ ئەگە پارەیەکی زۆر کۆنەکەین لە کاتی فرۆشیارەکانمان ناتوانین یاری زەبەلاحی گەورە دروست بکەین وەکو گارەڤارە وەکو لاستەڤەسە گۆسە سوشیمایە ئەو یاریانە پێویستەمە پارەیەکی زۆرە پارێکی زۆر لە بۆ تەرخانکەن لەوانەیە بڵێن ئەوکەی ژیر مایکرۆسۆفت یاری زەبەلاحیش دروست دەکات لە ڕۆژێکە بژداد وەکو ستارفیلد بەڵام مایکرۆسۆفت گوتم پارەیەکی وا زۆری هەیە ئامادەیە تەواوی پارەکەی لەدەست بدە مثلەن 10 ملیاری دانای لەو بەرەمێنانی یاری ئەو 10 ملیاری لەدەستیش بدە جێلێ نییە لەبەرەوەی پارەیەکی زۆریان هەیە ویندۆزیان هەیە مایکرۆسۆفت زەبەلاحە بەڵام سۆنی هەموو کۆمپانیاکەی باید 50 میلیارد دلارێکی یعنی ناتوانانی پارە لەدەست بدە کۆمپانیایکی بچووکترە مایکرۆسۆفت بەتەنیا 80 میلیاری لەکردنەوەی ئاکتیڤیژن بلیزاردی سەرف کرد سو ئەوە جیاوازیەکەیە ناڵێن باشترین شتە باشترین شت نییە ڕاستی من تۆزێک بێ هیوابم لە پلیستیشن پلس ئەو سێڤژنە بەڵام ئەگە بیرش بکەمەوە دەڵێم ئۆکێ ساڵانە پارەی بدەم ساڵانە 120 دلاری بدەم لە بۆ هەموو ئەو یاریانی کە بەردەستی دەخەن خراپ نییە مانجی $10 دەکات ئەگەر مانگانە لێک دی و مانج دەدات واتە مانگانە ئەگە بە ساڵانە بیکەی لە گەیم پاسی هەرزانترە پریمیەمەکە گەیم پاس بە $180 ساڵانە بەڵام پلیستیشن پلس پریمیەم بە $120 نزیکەی $6 $120 پارەی سێ یاری ناکات لە بۆ گەیمەرە کە هەموو مانجی یاری بکڕی وەک خۆم زۆر گران نییە $120 لە یەک ساڵی زۆر گران نییە بەڵام نابتە گەیم پاس ئەوە جیاوازەکەیە چێ دەیکات چێ نایکە ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی کە بزانین یاریەکان چییە ئەو کاتی زانیاری زیاترتان پێ دەڵێم ئینشاڵڵا ئۆکەی دەنگۆیەکی یەکجار گەورە لەو هەفتەی پەیدا بوو دەنگۆی کەژە سەر قسەی ئەوەی بووکەوە جیم ڕایەن وتی ئێمە چاومان لەوەی هێشتا ستودیۆی زیاتر بکڕین و دەنگۆیەکی لەلایەن چەند ماڵپەڕێک و چەند وێبسایتێک بڵاوکرێکە سۆنی چاوی لەوەیە ستودیۆی نوێتر بکڕین ستودیۆیەکی گەورە و زەبەلاحیش لە ڕێگەیە یەکسەر چاوەکان لە بۆ چەند ستودیۆیەکی سوبەڕاستی کاپکۆمە یوبیسۆفتە فرام سافتوێرە ئەو ستودیۆیانەی کەوا یاریان لەو ماوەی بڵاو کردیتەوە من وەک خۆم پێم وانە یەکێ لەو ستودیۆیانە بی پێم وایە تاکە ستودیۆ کە زۆر سۆنی حەزی لێ بیکڕی کۆنامیە لە بەرخاتی آیپیەکانیان لەبەرەوەی لایسنس و آیپی زۆر گەورە و ناوازیان هەیە وەکو مێتڵگیرە سایلنت هیلە سۆنی عادەتی ئەو جۆرە ستودیۆیانە دەکڕین کەوا ئەشیاکانیان یاریەکانیان لە پلیستیشن زۆرترین فرۆشی هەبووە یانیش لەگەڵ ئەستودیۆی لە مێژە کار دەکەن مەسەن کاتی خۆی ئینسۆمنیاچی کڕی لەبەرەوەی سپایدەرمان لە بۆ سۆنی دروست کرد ڕۆژەش زۆری هەبوو سەرکەوتوبوون ڕاکێتان کلانچیان دروست کرد بە هەمان شێوە ڕاستە ستودیۆیەکی وەکو هەیڤنی کڕیەوە کێشتا و سووری تازە دروست بە بەڵام لەمێ ئەو ئافرەتەی جینەکە کە جین نازانم جین چیە ئەو خامەنی ئەو ستودیۆ نوێی پێشتر لەگەڵ سۆنی کاری کردیە یاریەکانی ئەساسن ئەو لە سەرتاوە لەگەڵی بووە سۆنی عادەتەن ئەو ستودیۆیانە دەکڕی کەوایان چۆن دەڵی ئەشیان لە بۆ یەک دەبی لەگەڵ یەکتر دەگونجێن و لەوانەشە کۆجیما پرۆداکشنیش بکڕیانی ئەوەش یەکە لەو ئەگەرانەی کە و هەفتێ دەنگۆیەکی گەورە هەبوو لەبەرەوەی ستودیۆی کۆجیما باڵەخانەی خۆیان خەریکی گواستنەوەینە باڵەخانەکەیان چۆڵ کردیە و خەریکی گواستنەوەینە کۆجیمای دەکردەوە سایلنت هیلی کۆجیمای دەکردەوە یاخود کۆنامی دەکردەوە یان کاپکۆمە یان فرۆم سۆفتوێرە هەمن ئەو خۆمان ئەمن وەک خۆم حەز دەکەم بەڕاستی سۆنی کۆنامی بکردەوە
یەکەمیان لەبەر خاتریەوەی کەوا PS-مان لە بۆ زیندی بکات و بکاتە شتێکی زۆر ناوازە Silent Hill Metal Gear Solid ئەوانە یاری ناوازن پێویستە ئەگەر لە دەستی PlayStation بی پێم واشتی ناوازی لەسەر دەکەن لە دەستی Xbox بی شتی ناوازی لەسەر دەکەن بەڵام لە دەستی کۆنامی بی یاریەکەی لە کوردستانیش بینەرێکی یەکجار زۆری هێواکی گەیمەریشی هەیە بە ناوی Poppy Playtime یاریی ترسناکە بەشی یەکەمی چاپتەری یەکەمی لە چەند مانج ڕابردوو بڵاوکرا لە YouTube تەقیەوە یاریە ئەستا خەریکی بەرەمێنانی چاپتەری دووەمن تڕیلەرێکیانە بە بڵاو کردەوە گرافیکی زۆر دیارە و هەروەها ئەو یاریە لەسەر iOS و Android ئێستا بەردەستە نرخی وە بزانم $3 من هەوڵ دەدەم ئینشاءالله بیکڕم لەسەر iPad لە بۆتان تاقی دەکەمەوە لە بەرەوەی ڤیدیۆ iPadەکەش من لە بۆ نەکردینی هێشتا چکەوە ئادەمدایە iPad Pro-یەکەش لە بۆتان ریڤیو بکەم پێتان بڵێم کە شایانی کڕینە یاخودنە ئاگاتان لە چەناڵ بیلۆ ماوەی ئاشیامان زۆرە بڵاوی بکەینەوە لە تەنافی ڕابردوو منیش خۆشم لە گروپی ژیر کمیونیتی لە فەیسبوک ئەو پۆستم کرد کەوا Resident Evil Village بە پێی لیکەچی بی کەوا لەناو مایکرۆسۆفت ستۆری هاتیان دەڵێن دێتە ناو گەیم پاسی واتە سکرینشۆتی ناو ماڵپەری فەرمی مایکرۆسۆفتی بوو بەڵام Xbox تەقنمەیەک لە کارمەندەکانی Xbox ڕوونکردنەوەیشیدا وتی ئەوە خەتایەکە لە ئێمەیە هەڵەیەش تەکنیکە کریتمان Resident Evil Village هیچ پلانێکمان نیە لەوەی ئەو یاری بینە ناو گەیم پاسی واتە هیوایەکانتان زۆر بەرز مەکەنەوە ئەو یاری نایەتە ناو گەیم پاسی چاوەڕێکەن لەوانێ ساڵش کە 2 ساڵێت کە بێتە ناو گەیم پاسی ئەگەر بێتن لەوانەشەنێ چکە کاپکۆم وچی سۆنی تۆزەک حەز دەکە یاریەکانی بەخۆی بفرۆشی لەبەرەوەی پێویستیان بپارێ لە بۆ بەرەمێنانی Resident Evil تقریبا 2 Resident Evilەکەی کەوا خەریکەوە دێ Resident Evil 4 ریمیک کە لەوانێ لەو چەند هەفتەی ڕابرد داهاتوو یاخود مانجی داهاتوو ئاشا بکرێت لەگەڵ Resident Evil 9 کە کۆتایی ئەو ساگایی دەبێت چەند ساڵی ڕابردوو یاریێک بڵاوکرێ بەناوی Fast and Furious یەکێک بوو لە یاریە خراپەکانی مێژوو و ئەو کاتی من وتم ئەو یاریە زۆر خراپە وەڕیڤیشی زۆر خراپە لە بیرمە چەند کەسێک لە کۆمنت لە بۆیان نووسیم توقع لە بیر ناکەم لە کۆمنت لە بۆیان نووسیمشی لە تویز نازانە بەرەوەی یاریە زۆر خۆشە مژدەموت کاکە ڕێتینجی زۆر خراپە و یاریە گەیمەران هەموو یەکیان دابێت لە دەی ڕەخنەگرەکان 2 و 3 و 4یان دابوو لە دەی ئەو یاریە لە کەمتر لە ساڵەکە وزانام ساڵە کونی وەشتەی وای بڵاوکرێتەوە دیلیز دەکرێتەوە لە ستۆرەکان هەللا دەدرێت بوونی نامینێ ڕەش دەکرێتەوە ئەو کەسانی کە کڕیبیانە داڵۆندەکان هەردەمینێ بەڵام خەڵکی دیکە ناتوانانی بیکڕی لەبەرەوەی یاریەکەکەوە های فاستن فیوریسشی بردیە و یاریی زۆر خراپیشە و پێویستیش ناکە کەس ڕۆژان پارەش بدا لە گەیم پاسیش بی بە بەلاش پێویست ناکە داڵۆندی بکەیت ئەو یاریە نامینێ ئیتری بە فەرمی کانسڵ کرایەوە ئەرسان دەمانزانی چەند مانگە لە بەرنامەی سفرێکژیری باسمان کردێکەوە ئیتری کانسڵ دەکرێتەوە ئێستا بە فەرمی کانسڵ کرایەوە دەڵێن لە 2023 دەگەڕێنەوە بەڵام جێف کیلی یەکێک لەو مرۆڤانێکەوە من زۆر خۆشم دەوێت لە ناو دنیا ڤیدیۆگەیم لە بەرەوەی گەورەترین ڕۆژنامەنووسی ناو دنیا ڤیدیۆگەیمە جێف کیلی هەم چەند ساڵێکە فستیڤالی گەیمەرانی دروستکردیە گەیم فستیڤالی دروستکردیان دەڵێ ئەو ساڵیش سەمەر گەیم فست دەگەڕێتەوە ئەکیدم سەمەر گەیم فست دەبێت شوێنگرەوەی ئیتری واتە لە ئیتریمان نابی بەڵام سەمەر گەیم فستمان دەبی ئینشاڵڵە من و مامە میر و مامە حەمە و زانا و ئاکامی زۆر خۆشەویست هاوین لەگەڵتان دەبین تاوی شتەکانتان لە بۆ ڕووماڵ دەکەین عەرزەکان تڕیلەکان هەموو شتەکانتان لە بۆ عەرز دەکەین چاوتان لە چەناڵەکانمان دەنگۆیەکێ لەسەر ئەکسبۆکسی کەوە لەوانێ فامیلی پلان زیاد بکە واتە پلانی خێزانی چییە مەسەڵەن من ئێستا خۆم حالیان پلانی خێزانیەکەم هەیە لەسەر ئەپل میوزیکی من ئەپل میوزیک زۆر بەکاردێنم دەتوانین بە $15 مانگانە لەسەر ئەپل میوزیکی مانگانە پارەکەی بدەیت تاوەکو 4 کەس لە ئەندامانی خێزانەکەت هەمان ئەکاونت بەکاربێنن واتە یەک کەس پارەکەی دە بەڵام 4 کەس توانین بەکاری بینی مانگانە بەچەند بە $5 Xbox Game Pass Ultimate بەچەندیە بە $5 لەوانەیە Xbox بڵێ کاکە $20 یاخود 23 باوەڕ ناکەم بیکەنم 25 زۆر $25 لەوانەیە Xbox بڵێ کاکە $20 بدەنێ مانگانە تاوەکو 5 کەس 4 کەس دەتوانین Game Pass Ultimate بەکاربێنی بەڵام پێویستە ناویە خێزان بن شتێکی باشە خراپ نییە لە بۆ کەسانی کەوا چەند منداڵەکیان هەیە و چەند کۆنسڵۆکیان هەیە لە ماڵەوە یاخود چەند برادەرێکم بێکەوە یەک پارە بدەم مانگانە خراپ نییە وە لە هەمان کاتیشدا مایکرۆسۆفت بە پێی دەنگۆ و لیک بیواتە فەرمینی ئەو قسەیان مایکرۆسۆفت خەریکە دەیەوێت Xbox Live Gold کە ژمارە سەبسکرایبەرانی 100 ملیۆنە دەوێت بیخاتە ناو گەیم پاس ئۆڵتیمەتی بەیەکجاری و لایڤ گۆڵد نەهێڵێ ئەگەر دەزانن لە چەند مانجیدا ڕابردوو دەزان کەەوە لایڤ گۆڵد خراپترین یاریەکان دەخاتە ناوی ئەنی یاری زۆر خراپ دەخاتەنە لایڤ گۆڵدی مایکرۆسۆفت دەیەوێ بۆ شێوەیەی تۆزێک تعویزی وەزعەکەی بکاتەوە من پێم وایە لایڤ گۆڵدی هەر نەهێڵی گەیم پاسمان هەبی بەسە لایڤ گۆڵدمان لە بۆچێت لە ڕێک گەیم پاسی $10 مانگانە ئۆنلاینەکەشمان بداتێ بەسە ینی پێویست ناکە تۆ لایڤ گۆڵدت هەبی و گەیم پاسی $10 هەبی یاخود گەیم پاس ئۆڵتیمەیت هەبی لایڤ گۆڵدەکەی هەر بە خۆ تێدایە لایڤ گۆڵد باوەڕ ناکەم کەسە بەکاریشی بینی لەبەر یاریەکانی زۆر خراپن ئێستا حالێ مایکرۆسۆفت بە خۆی گرنگی پێنادا
ئەگەر وا بکەم قازانجی گەیمەرانە بە شێوەکان بەڵام ئەو کەسانی کە حەز ناکەن گەیم پاس بەکاربێنن مەجبورن ئەو کات گەیم پاس بەکاربێنن لەبەرەوەی لایڤ گۆڵد لەوانەیە نەمینێ کە ژمارەی بەکارهێنانی 100 ملیۆنە ینی 100 ملیۆن پلیستیشن پلس 50 ملیۆنە بە پلیستیشن ناوەوە 48 تا ئەویش سێ تقریبا 58 ملیۆن گەیم پاس 25 ملیۆن ئەگەر 100 بخاتە ناو 125 ملیۆن گەیمەر کە بە پێش هەر هەمووی دەکەوتەوە نزیک دەبتەوە لە نێتفلیکس و دیزنی پلس ئەوانە ئەپدەیتەچین لە بۆ یاری لە دیڤیژن 2 بەناوی PTS لە یەکی ئەو مانگە بەردەست خرات مۆدەچی نوێیان زیاد کردیە وعدە دەدەن دەڵێن زیاتر شتی نوێتانە بە بەردەست دەکەین بەڵام مەکو خۆ من عاشقی دیڤیژن 2مە بەڵام گرنگی بەو یاری نادەم لەبەرەوەی یوبیسۆفت دڵی هەمومانی شکان دێ لەسەر ئەو یاریانە زۆر گرنگی بەشتی قۆڕ بەمانە دەدەن لە بۆی گرنگی بەو یاریانە بداتن ڕەود ماپەکە و دیڵسێکانیان کاتی خۆی دیڵسی بڵاو دەکردەوە بە $20 $30 دەتکڕی تی باش تێدا بوو ئێستا دیڵسەکانیان کردە فری بە شێوە ئەندێک دیڵشێوە پارێ بەڵام هەمیان خراپن یاریەکانیش کواڵیان وەکو جاران نەمایە دیڤیژن 1 زۆر ناوازە بوو دیڤیژن 2 وەکو یاری خراپ نەبوو یاریی زۆر باش من خۆشم دەوێت زۆریشم کردی و چیرۆکەشم 2000 تەواو کردێ بەڵام دەیکاتە لایف سرویس دەیکاتە ئەو یاریانەی کە بە زیندوی بمینیان بەردەوام ئەپدەیتیان لەبێ بەڵام ئەپدەیتەکەیان لەبوونە یاریەکەی بە ناتەواوی بەزێتەوەن ئەوە کارەساتەکەی یوبیسۆفت پڕاستی پێویستە یان کەسێک بیکردەوە یان خۆیان چاپ بکەن گروپێک لە گەیمەران بەناوی 4K Gamer Pro دۆنگڵێکیان دروست کردێ لە بۆ نیتندۆ سویچی کە لە پرچی دۆکی نیتندۆ سویچەکەی دەبەستی وە دەتوانی ئاوتەچی 4K بداتێ هەرچەندە نیتندۆ سویچ بەخۆی ناتوانێت بە 4K ئاوتکە تەنیا 1080 بەڵام لەڕێی ئەو دۆنگڵەی وێنەکە شارپتر دەبی واتە تۆختر دەبیت تۆزە کواڵەتی جوانتر خۆی نیشان دەدا ڕێزەڵۆشنی ئەپسکێڵ دەکە دەکاتە 4K ئەسە تیڤەکە جوانتر دیارەوە وەکو نمونەش دیارە زۆر شارپترە تۆخترە جوانترە و ئەوەش هەوڵێکە لە بە ئەوی زەخ لە نیتندۆ بکرێ ڤێژنی 4K نیتندۆ سویچمانە بە بڵاوکاتەوە باشەویستانم زۆر سپاسان دەکەم بینەری ئەوڵقیە بوون بە فەرمی گەڕامەوە ناوی یوتیوبی ئینشاءالله خزمەتتان دەکەم بە ڤیدیۆی زۆر زیاتر بە ڤیدیۆی زۆر جوانتر تا ڤیدیۆیەکی دیکە چاوتان ماز دەکەم سپاس بۆ چاوەڕوانەکانتان سپاس بە پژیرەکانتان تکا دەکەم دگمێن لایک سبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە خودتان لەگەڵ خۆشەویستانم بۆ گەرمکردنەوە یوتیوبی ژیری تکا دەکەم دگمێن لایک لەبیر نەکەن گەرمیکەم وەزاکە